ئەوەی کە بەدوادەچوونێکی زۆرمان کردووە لە ماوەکانی ڕابردوو لە چوارچێوەرچی پەرلەمانتاری خۆمان بابەتێکی یەکجار هەستیار و گرنگ بخەینە ڕوو کە بابەتی بێکاریە لە هەرێمی کوردستان و لە هەمان کاتژدا و پرۆژە یاسانەی کە تەقدیممان کردەوە چارەسەرکردنیان بابەتە. هەڵبەت بە جۆرەی بەدواداچوونەکانی ئێمە ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان تا دەبەرز دەبێتەوە بە جۆرێک کە تەمەنی 15 ساڵ لە ئێستادا 137,083 کەسە و تەمەنی 16 ساڵی 138,034 کەسە، تەمەنی 17 ساڵی 136,906 کەسە، تەمەنی 18 ساڵی 132,563 کەسە، تەمەنی 19 ساڵیش 126,000 کەسە. واتە کۆی گشتی لە هەرێمی کوردستان بۆ 4 ساڵی داهاتوو 670,834 گەنج لە 4 ساڵ داهاتوو بێکار دەبێت. سەرباری ئەوەی کە لە ئێستادا لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان خەریجێکی یەکجار زۆرمان هەیە، سەرباری ئەوەی کە ڕێژەی بێکاری خۆی لە ئێستادا نزیکە لە 250 بۆ 300,000 کەس، واتە لە 4 ساڵی داهاتوو تەزەخومی بێکاری لە هەرێمی کوردستان دەگاتە سەروی ملیۆنێک کەس. واتە 4 ساڵ دوای ئێستا حکومەتی هەرێمی کوردستان دەبێت دەرفەتی کار بسازێنێ بۆ نزیکی سەروی 1 ملیۆن کەس لە هەرێمی کوردستان. هەڵبەت ئەمە کێشەیەکی یەکجار گەورەیە، ئەم کێشەیە تا ئێستا چارەسەر نەکراوە و معالەجە نەکراوە. حکومەتی هەرێمی کوردستان تا ئێستا خەمخۆرێکی جدی نەبووە بۆی کە بتوانێت کێشەی بێکاری لە هەرێمی کوردستان و کێشەی گەنجان چارەسەر بکات. ئەمە وای کردووە کە نەبوونی دەرفەتی کاری یەکسان و نەبوونی دەرفەتی کار بۆ گەنجەکانمان گەنجێکی زۆر هەرێمی کوردستان بەجێ بهێڵن. ئێمە وەکو هەستکردنمان بە پرسیارەتی لە بەرامبەر بابەتاندا لە ماوەکانی ڕابردوو چەند پرۆژە یاسایەکمان تەقدیم بە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کردووە. لە چوارچێوە پرۆژە یاسانەدا یەکێک لە پرۆژە زۆر گرنگکان هەمواری ژمارە 2 ساڵی 2011 کە پرۆژە یاسای سندوقی قەرزی بچووکە. ئەم پرۆژە یاسایە کە پێشتر لە هەرێمی کوردستان 76 ملیار دینار خەڵکی هەرێمی کوردستان تێیدا سوودمەند بووە، لەو بڕە 51 ملیار دیناری ژێردراوەتەوە، 25 ملیار دیناری لای هاوڵاتیان ماوەتەوە، واتە لە ساڵی 2011 بۆ ساڵ 2016 نزیکەی 8,000 کەس تێیدا سوودمەند بووە. ئێمە لە چوارچێوەی پرۆژە یاسایەکدا داوامان کردووە کە حکومەتی هەرێمی کوردستان دووبارە پرۆژە یاسای قەرزی بچووک بە شێوەی دام بدا بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ گەنجان وەکو ئاماژەمان پێکرد. 4 ساڵی داهاتوو بە ئێستەشەوە سەروی ملیۆنێک کەس لە هەرێمی کوردستان بێکار دەبن. ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان زوو بە زوو معالەجەیەکی ئەم بابەتە نەکات و بە زووترین کات پرۆژە یاسای قەرزی بچووک و دایان پرۆژەی دەرکە ئێمە خستومانەتە بەدەم سەرۆکاتی پەرلەمانی کوردستان نایان خاتە کار، ئەوە کێشەیەکی گەورە دروست دەبێت. لە چوارچێوە پرۆژە یاسانەوە وەکو ئاماژەمان پێکرد پرۆژە یاسای قەرزی بچووک یەکێکە لە پرۆژە یاسا زۆر گرنگەکان و پرۆژە یاسای مەقاسە کە ئێمە لە ماوەکانی ڕابردووش باسمان کرد، واتە بریەخستن کە حکومەتی هەرێمی کوردستان سەروی 10 ملیار دلار قەرزاری هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە هاوڵاتیانیش ملیارێک دلاریان لە حکومەتی هەرێمی کوردستانە و سەرباری ئەوانش پرۆژە یاسای بەگەڕستنەوەی کارگە لە کارکەوتوەکان و دامەزرانی یەکەم و دووەم سێمی زانکۆ پەیمانگاکان، دامەزرانی فەرمانبەرانی گرێبەست و سەرجەم ئەمانە ئێمە بە دواداچوونێکی مەیدانیمان کردووە، بە دواداچوونێکی ئەکادمی پەرلەمانیمان کردووە کە هیچ کامێک لەمان تەبعی مالی بۆ حکومەتی هەرێمی کوردستان دروست ناکەن. بۆیە چاوەڕوانیمانە لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە نزیک دەبینەوە لە وەرزی یاسادانانی تازە ئەم پرۆژە یاسانە بخاتە بەدەمی بخاتە دانیشتەکانی پەرلەمان و خوێندنەوەیان لەسەر بکات. ئەم پرۆژە یاسانە گرنگن و پەیوەستن بە چارەنووسی گەنجانمان لە هەرێمی کوردستان، پەیوەستن بە چارەنووسی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە و ئەمە تەنها دەرچەیەکە کە بتوانین کێشەی بێکاری لە هەرێمی کوردستانی پێ چارەسەر بکەین. بە پێچەوانەوە چەند ساڵی داهاتوو سەرباری قەیرانی موچە، سەرباری قەیرانی کارەبا، سەرباری قەیرانی ئاو کە یەکێکە لە قەیرانە مەترسیدارەکان کە ئێستا خەریکە سەر هەڵدەدات و لە ماوەکانی لە ئایندێش نزیک زیاترەستی پێ دەکرێت، سەرباری کێشەکانمان لەگەڵ بەغدا، سەرباری ناشەفافیەتی نەوتی، کێشەی بێکاری یەکێک دەبێت لە کێشە زۆر گەورەکان کە دەبێت حکومەتی هەرێمی کوردستان مامەڵەی لەگەڵ بکات. بۆیە ئێمە بەهەستکردنمان بە مەسئولیەت، بەهەستکردنمان بە ئەرچی پەرلەمانی خۆمان، بە پیادەکردنی کاری پەرلەمانتاری خۆمان ئەو پرۆژە یاسانەمان تەقدیم کردووە و چاوەڕوانی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بیخاتە بەردەمی لیژنە بەڕێزەکانەوە و بیخاتە بەردەمی پەرلەمانتارە بەڕێزەکان بۆ مناقەشەکردن و مسادەقەکردنیان بە پێچەوانەوە. قەیرانی بێکاریش دەبێت یەکێک لە قەیرانە زۆر گەورە مەترسیدارەکان بە تایبەتی 4 ساڵی ئایندا. ئەم هۆشداریە بۆ خەڵکی کوردستان، بۆ حکومەتی هەرێمی کوردستان، بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانە. کێشەی بێکاری چارەسەر نەکرێت لە ئێستادا لە قەیرانی ئەو مەترسیدارتر دەبێت. کێشەی بێکاری چارەسەر نەکرێت لە ئێستادا لە قەیرانی کارەبا و موچە مەترسیدار